بەناوی خوای گەورە من مامۆستا بەهجەت ڕەحمان سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت و مامۆستام لە قوتابخانەی یەکێتی برایان فکرێکمان بۆ هات ئێمە دایم هەوڵێن التەربیە والتعلیم پەروەردە ئینجا فێرکردن هەوڵێن دایم مناڵەکان بە شێوازێکی جوان پەروەردە بکەین ئینجا فێری زانست و زانیاریان بکەین و هەستاین بە زیندووکردنەوەی یاریە فۆلکلۆریە کوردەواریەکان ئیمساڵ بە خۆشحاڵیەوە بۆ دە قوتابخانە لەگەڵ باخچەیەکە 5 یاریە 5 یاریەکان هەڵماتێنە پەتپەتێنە هەڵمەقۆیە یاری ئەو تانجی و دەسووتانجەکە هەبوو جاران من خۆم لێرەوە چوون بۆ سیروان شتێکی زۆر خۆش بوو بەڕاستی بەداخەوە ئێستا جیلی ئێستا گەنجی ئێستا هەمووی وابەستە بووە بە ئایپات و مۆبایل و یاریە ئەم پۆبجی نازانم بازی شتێکی یاری نەشیاوەیە مناڵ هەم بۆ مێشکی خراپە بە حکمەوەی خۆم 35 ساڵە لە بواری پەروەردەی تایبەتی ئیشەکەم زۆربەی ئەو مناڵانەی کە گیرۆدەن یا بۆ نزیکبوونەوە لە دواکەوتنی گەشەی ژیریە ئۆتیزم ئەوانن کە وابەستن بە ئەنتەرنێت و مۆبایل وانە ئێمە ئەمانەوە تۆزێ دووریان خێنەوە بیان گەڕێنینەوە بۆ سەردەمی جاران بیان گەڕێنینەوە بۆ ئەوەی کە چونکە ئەوانە نەوەی دوا ڕۆژن. سڵاتان لێبێ من ناوم ئارینە تەمەنم 11 ساڵ لە پۆلی شەشی بنەڕەتی ئەمڕۆ لەگەڵ هاوڕەکانم دیوەخانێکی جوانمان دروست کردووە کە تیایدا شتە کوردەواریەکان و کولتوری کوردیمان ناساندووە بۆ لەوانە ترخێنە و جاجم و علادین و شتە کوردەواریەکان لێ ناسامە لەم دیوەخانەی ئەمڕۆ ئاچایەکەم بۆ تێکە مەڕوە یاری کڵاوکڵاوێنەکەی لەگەڵ هاوڕەکانمانە و یاری هەڵماتێن و هەڵماق و ئەو جۆرە یاریانە ئەەکەی زۆربەی کات ئەو جۆرە یاریانە ئەەکەینەوە یاری کوردیانە ئەی دەستخۆش. من نام لاویە لە پۆلی شەشی بنەڕەتیم لە قوتابخانەی یەکێتی برایان ئەمڕۆ ئەم ئاهەنگەمان ساز کردووە لە 156مین ساڵی هەڵەبجە و پارێزگا و قەزاکە ئێمە وەکو یەکێتی برایان پێشبڕکێکەکەمان ڕێخستووە بە یاری هەڵماتێن و هەڵماقۆ و پەتپەتێن و خەتخەتێن و کڵاوکڵاوێنە لەم ڕۆژەدا حەز دەکەین هەموو ساڵێک ئەم پێشبڕکەیانە بکرێت لە پارێزگای هەڵەبجە و سڵاتان لەبێ من ناوم لانەیە تەمەنم 11 ساڵم ئەمڕۆ لەگەڵ هاوڕەکانم یاری خەتخەتێنمانە کرد باسی یاری خەتخەتێنتان بۆ ئەەکەم خەتخەتێن هەر چەند تەلەبە بێم ئەتوانێت بنمونەگەر 5 کەس بێم بەردێک هێنیت فڕێیتە سەر خەتەکە ئەگەر لەسەر خەتەکە بوو ئەوە ئەبێ دووبارە بکەیتەوە دۆڕاوی ئەگەرش بکەوێتە ناوەڕاستی چوارگۆشەکە ئەبێت تۆ یاری بکەیت ئەگەر قاتیش بکەوێتە سەر خەتەکە ئەوە دۆڕاوی. سڵاتان لەبێ من ناوم مەروان محەممەد لە پۆلی شەشەمی بام خەریکی ئەم یاریە کوردەواریانەی لەبەرێ بگەڕێنەوە سەردەمی مناڵی خۆمان دەبێ مناڵان لە یاریە ئەلکترۆنیەکان دوور بکەونەوە لەبەرەوەی سوود لە یاریەکانی سەردەمی زوو وەرگرن. دووتێکمان پێشکەشەکات و ئامانجی ئەم چالاکیە بۆ